شیرینی ئای شیرینی چەندە بە تامی چەندە بە چێژی چەندە ئاسوودەی و ئارامی بەناو دەم و بەرجەستە دەبەخشی بەڵام ئەوەی جێگەی پرسیارە شتێکی دیکەش هەیە کە جێگەی ئەم شیرینەی ناودەمی من دەگرێتەوە ئەویش زمانە خۆزگە مرۆڤەکان دەیانتوانی زمانیان بە چەشنی ئەم شیرینەی من بەکاربهێنایەت زمان شیرین بوونایەت بە شێوەیەکی جوان زمانیان بخستایەتە کار هێندە زمانیان شیرین بوایەت بە چەشنی ئەم شیرینەی کە من خواردم ئارامی و ئاسوودەیی بە دەرونی خەڵکەکان و مرۆڤەکان ببەخشایەت ئەوە زمانە وات لێ دەکات کە لای خەڵک شیرین بیت کە لای خەڵک خۆشەویست بیت کە لای خەڵک ئازیز بیت بەڕێز بیت مرۆڤەکان چی دەبێ ئەگەر زمانیان بە شیرینی بەکاربێنن چی دەبێ مرۆڤەکان ئەگەر زمانیان بە جۆرێ بخەنە کار کە خەندە بخەنە سەر ڕوخساری مرۆڤەکان و مرۆڤەکان دڵخۆشکەن زۆرجار مرۆڤەکان هێندە قسەیان ڕقە وەک دەوترێ لە بەرد ڕقترە هێندە زمانیان تاڵە وەک دەوترێ لە ژەهری ماڵ تاڵترە بە جۆرێ دڵدەشکێنێت کە چاکبوونەوە و ساڕێژبوونی دڵ زۆری پێدەچێت یاخود ئەستەما دەبا هەموو پێکەوە شیرین بین بە چەشنی شیرینی دەبا هەموو پێکەوە زمانمان بە شیرینی بخەینە کار بۆ ئەوەی کە شیرین بین بۆ ئەوەی کە خۆشەویست بین بۆ ئەوەی لە دڵی یەکترا جێگەمان بێتەوە و دڵمان لە یەکتر زویر نەبێت شیرینی بژی شیرینی ئەو شیرینیەی کە مرۆڤەکان خۆشحاڵ دەکات زمان شیرینی گفت شیرینی تا چەند گرنگە بۆ کەسایەتی مرۆڤ وڵای تر بڵم چۆنانی زۆر شتێکی باشانێ تاکو زیاد بێشاکەمە بەرمەویستم دڵ گفتوگۆەکەین تا چەند زمانمان شیرین بێ بەرامبەر بە یەکتری پێدوانیە زیاتر خۆشەویستی و ڕێست لە نێوانمانە بەرقەرار بێت خۆشتر بێت بێ زیاتر بێت زمانمان یعنی نەکو مثڵێن ئینسان هەتاکو زمانی شیرین بێ بەرامبەری خەڵک بەرامبەری ئێتر ڕفیقەکانی خزمەکانی دۆستەکانی هێن باشترە هەیە زمانی زبرە زمانی ڕق بەکاردێنێت ئەمە تا چەند وا لە مرۆڤەکانە کە پەیوەندیان نەمێنێ یاخود پەیوەندیان سارد بێتەوە شتێکی باش نییە لەبەرەوەی خەڵک ینی دوورەکەوێتەوە لێت خەڵک ینی لەبەر چاوی خەڵک ناشیرین نەبێت بۆ پەیوەندی نێوان مرۆڤەکان زمان شیرینی گرنگە بەڵام زمان شیرینی زۆر گرنگە زۆر شتێکی باشە زمان شیرینی تا چەند گرنگە بۆ پتەوبوون و بەهێزبوونی پەیوەندی نێوان مرۆڤەکان قسە چووە دەرناچێت لە برینی گولە چاکە بێتەوە سوسا ڕێژی بێ و پاکە بێتەوە بەڵام بە سۆیە برینی زمان چاک نابێتەوە تا آخر زەمان ئەم حیزبانی خۆمە ئەو قسە بەوەڵێ ئەو قسە بەوەڵێ مەعنای ئەوە هیچ هەمویان زمانیان زبرە دەبا هەموو زمانی شیرین بێ بزانە کەسێکی بەسەرێت ویم ئەوەیە بەرامبەرەکەت بەو شێوەیە تێبگات تۆ ڕێزی لێگرینە خوانەخواسە لی بترسیان خۆت بەکەم بزانی ئەو بە زۆر بزانی ئەگە زمانە شیرین نەبێ زمانە زبر بێ کەس خوێن ناکەوێت تا چەند گرنگە مرۆڤ زمانی شیرین بێت خۆ ئینسان گۆشتی ناخورێر زمانە توانی هەموو شتێکی شاکی پێ بکەیت وای زۆر جار مرۆڤە بینیت زمانی زبرە زمانی ڕقە دڵی بەرامبەرەکان زۆر ئەشکێنێت هەر بەهۆی زمانەوە ئەمە تا چەند وا لە مرۆڤەکانە کات کە لە لای خەڵک خۆشەویست نەبن لە لای خەڵک بێزراوە بەس زمان ئینسان بەس زمانە توانێت خۆی پێ خۆشەویستکە خۆی پێشیرین کە زمان
ئەگەر باش بەکاری بێنی ئەو ئینسان هەموو کەس ناشرین نییە بەس زمان ئینسان ناشرینەکە. قەت هەبووە کەسێک لەگەڵ تا هێندە زمانی شیرین بێت تا ئەم تەمەنی کە بەڕێز هاتوویت ماوەکی دوور و درێژ بێت هاوڕێەتی و دۆستایەتی لەگەڵێ هەبێ بەڵێ بەهۆی زمانەوە؟ بەڵێ. ئەی هەیە کەسانێک کە دڵیان شکانی بێتی زمانیان زبروێ بەرامبەرت ئیتر بەهۆیەوە وازی لە پەیوەندیکردن هەبێ لەگەڵی؟ بەڵێ هەیە. زمان قسە شووە دڵ دەرناچێت لە برینی گولە چاکە بێتەوە سو ساڕێکی بێ و پاکە بێتەوە بەڵام بە سۆیە برینی زمان چاک نابێتەوە تا ئاخر زەمان. تا بڵێ خۆشە زمانی شیرین لە هەموو شتێکە حەلیت وەکو لە بەهەشتەوە زمانی شیرین زمانی زبر بە عەمەلی یەک کەس نایە بە قسەی خۆش بە احترامی خەڵک توان جوور لێ قسە لێکە تۆ بە زمانی شیرین جوابی بەرەوە وەکو ئەو جواب نێت چونکە تۆ گەرەوەکو ئەو جوابی بێتەوە فەرقی نییە لەگەڵ ئەوە تێگەشتی زمانی شیرین خۆشترین زمان لە دنیاە. قەت هەبووە کەسێک زمانی هێندە زبروێ بەرامبەرت هێندە قسەی ڕق و ناخۆش بە بەرامبەرت دڵی تۆ شکان دەبێ؟ هەبووە زۆر هەبووە بەس جواب نایەوەتەوە من بە زمانی خۆم بەشترین جوابمە دوای پەشیمان بۆتەوە هاتۆ عوزرخوای هێناوەتەوە. هەیە کەسانێک بۆ جەناب تەمەنێکت هەیە لەگەڵ تۆیە هێندە زمانی شیرینی بەکار هێنابێ مێژوێکی دوور درێژ بێ لەگەڵ تۆیە دۆستایەتیت هەبێ لەگەڵی؟ زۆر هەیە زۆر شمێ زمانی شیرین بڵێم سەدەها ڕەفیقمەیە کە زمانی شیرینیان لەگەڵ بەکارهێنا و بەقای خۆم خۆشمەوە. باشە کاتێک کە مرۆڤ زمانی زبر بەکاردێنێت پەیوەندی نێوان مرۆڤەکان چی بەسەردێت؟ تێگەچێت ناخۆشە بێت تێگەشتی کە زمانی زبر بەرامبەرێک بوو تێگەچێت ئێستا وەکو ئەم حیزبانەی خۆمان ئەو قسە بەوەڵێ مەعنای ئەوەی هیچ هەمویان زمانیان زبرە دەبا هەموو زمانیان شیرین بێ بزانە کەسێکی بەسەرێت دنیا ئەوەی لێت خەڵک ماڵوێرانە بێت. کەواتە زمان شیرینیە کە خۆشبەختی بۆ مرۆڤەکان دێنێت؟ بە زمان شیرینیە خۆشبەختی بۆ ئینسانە. هەتا بتوانێت مرۆڤ زمانی شیرین بێ لەگەڵ ئەو چواردەورەکەیە لەگەڵ کەس و کاریا بۆی خۆشبەختی بێنێ بۆی خۆش گوزەرانی بۆ خۆی و چواردەورەکەی بەهێمنی و دوور لە ئاژا و دوور لە ڕق و چینە پژی لای من زۆر باشەوە. چەند پێت وایە بەهۆی زمانی شیرینەوە بەهۆی زمانی بەڕێزەوە کە زمان بە شێوەیەکی بەڕێزانە بەکاربێنیت تا چەند پەیوەندی مروڤەکان تونند و تۆڵەکات وا لە مرۆڤەکانەکە لە لایەکتری خۆشەویست و ڕێزدار بن؟ تا ڕادەیەکی زۆر ئەو شێوەی جەنابەت باسێکەی ڕاستە بەڵام مهم ئەوەیە بەرامبەرەکەت بەو شێوەیە تێبگات تۆ ڕێزی لێگری نەخوا نەخواسە لی بترسییان خۆت بەکەم بزانی ئەو بە زۆر بزانی ئەبێ هەنگی هەم ئەکسانیەگە بێ لەو ڕێزگرتنەی کە تۆ بۆ ئەو یەگریت و زمانە شیرینە بەرامبەرەکەشت ئەبێ وابێ و ئێتر ئەو باشترین شێوەی ژیانە. هەندێک جا مرۆڤەکان بەهۆی زمان زبریانەوە بەهۆی ئەوەی کە قسەیان ڕقا بەهۆی کە دڵی یەک خەڵکی تر ئەشکێنێت خەڵکی لێ دوورەکەوێتەوە تا چەند پێت وایە زمان زبری زمان ڕقی قسەی ناخۆش وا لە مرۆڤەکانەکە لای خەڵک بێزراو بن وا لە مرۆڤەکانەکە خەڵک پەیوەندی لەگەڵا بپشڕێنێت تا چەند پێت وایە ئەمە ڕوئەدات. زۆر ڕاستە ئەگەر زمانە زبر بێ و دایمە دەم قسەکانی ڕق بێ و خوا نەخواسە جنێ و بیت و لەم قسەی خراپ بەم بڵێت و بڵێ لە ناو خەڵکا خۆشەویست نیت خەڵک ڕێز لێ ناگرێت خەڵک نایە بەدەمتەوە بۆ ئەو شتانەی کە لە ژیانە ڕوو لەسەر لەبەرەوەی کابراایەکی قسە و ڕقایان ڕێ وشەکانی زۆر زبرە و خەڵک برینارەکە ئەو چا نابێتەوە لای هاوڵاتیە لا و مرۆڤێک کە قسەی ڕقەی پێڵێ ئەویش دڵگرانە بێلێت و هیچ هەستێکی خۆشی و یان برایەتی و خۆش هیچی بۆ دەرنابڕێویش. تا چەند پێت وایە کاتێک کە مرۆڤ لەگەڵ کەسێکە قسە دەکات گفتوگۆ دەکات یاخود با بڵێن بەڕێزت بە نمونە قەت هەبووە ڕۆژە لە ڕۆژان لە ژیان تا کەسێک تۆ بە ڕقی مامەڵەکەی تۆ بە تژی مامەڵەکەی تۆ بە زمانێکی زبر مامەڵەکەی بەڵام کەسێک بەهۆی ئەو زمانە باشێکە خوا پێی بەخشیوە بەهۆی ئەو زمانە جوانەی کە بەکارێناوە تۆی هێور کردبێتەوە تۆی هادی کردبێتەوە طبعا جاری وایە تۆ لەسەر شتێت و ڕبووی یان ژنیە بووی زەلامێکیان کەسێک گێتە بەرامبەرت لەوانەیە لەو دەقەیە قسەیەکە کرد بێ کابرا بەو شێوەی کە جەنابەت باسی کرد بەو زمانە شیرینی کە خوا پێی بەخشیوە یەت ئەهوەن تەکاتەوە دوو قسەی خۆشی بۆکە داتەنیشێنێ پەرداخی ئاو بخۆیتەوەیان بۆ ئەوەی ئەو دروست نەبێ ئەو دەنگە زیاتر دروست نەبێ قسە ڕقانە زیاتر دروست نەبێ بەرامبەرەوە دوو قسەی شیرینی بۆکە تۆژی چ لە دڵە نامێنێ و داوای لێبورنیشی لێەکەی. زمانی شیرین چی بە مرۆڤەکانە بەخشێت؟ خۆشەویستی ڕێزگرتن. زمان شیرینی تا چەند گرنگە بۆ پتەوبوون و بەهێزبوونی
پەیوەندی نێوان مرۆڤەکان. قسە شووە دەرناچێت لە برینی گولە چاکە بێتەوە سو ساڕێکی بێ و پاکە بێتەوە بەڵام بە سۆیە برینی زمان چاک نابێتەوە تا آخر زەمان. ئەم حیزبانی خۆمە ئەو قسە بۆڵێ ئەو قسە بۆڵێ مەعنای ئەوەی هیچ هەمویان زمانیان زبرە دەبا هەموو زمانیان شیرین بێ بزانە کەسێکی بەسەرێت ویم ئەوەیە بەرامبەرەکەت بەو شێوەیە تێبگات تۆ ڕێزی لێگرینە خوانەخواسە لی بترسییان خۆت بەکەم بزانی ئەو بە زۆر بزانی ئەگە زمانە شیرین نەبێ زمانە زبر بێ کەس خوێن ناکەوێ وڵاهی تا ڕادێکی زۆر زۆر گرنگە زمانی شیرین زمانی شیرین ئامانگەێنێ بە هەموو شتێ ئامانگەێنێ بە هەموو ئامانجێ زمانی شیرین چی بە مرۆڤەکانە بەخشێت؟ میهرەبانیان پێبەخش. پەیوەندی مرۆڤەکان بەرەو کوێ بە؟ بەڕێی من بەرەو ئاشتەواییەکی باش بەرەو تەبایی بەرەو ڕێزگرتن لە ئینسانێت. قەت هەبووە ڕۆژە لە ڕۆژان بەهۆی زمانی زبرەوە دڵی تۆ بشکێنرێ؟ بە تاکید هەیە. هەستێ بەچی کرۆ لەو کاتێ؟ وڵا هەستێکم هەموو مرۆڤەکان هەستی ناخۆشیانەیە. تۆ ئینسان یەک جار دڵی ئەشکێ کە دڵی شکا بەڕاستی ئەمڕۆ دنیای ئەمڕۆ کەوتوونەتە واقعیەکەوە زمانی زبر زۆر بەکاردێت کە بەکارهاتنیشی ئەنجامەکەی هەر ئەبینین وەزعی کوردستان بەرەو خراپتر بەرەو وەزعێکی نادیارەوە من وەکو خۆم هیچ ئەمەلێکم پێ نییە. وەتە زمانی زبەر جگە لەوەی کە پەیوەندی نێوان مرۆڤەکان کۆتایی پێدەن هیچ شتێکی تری نییە. بە تاکید هیچ سوودێکی نییە. باشە چییە بێ بۆ نمونە ئێستا من بە ڕێزە وەستان بێکەوە بەڵام ڕەنگە بەردەم کامێرەیە تۆزێک قسەکانمان نەرمتر بێت بەڵام چی دەبێت لە حاڵەتی ئاسایی من و تۆ بەیەکەوە گفتوگۆ بکەین زمانمان خۆش بە لەگەڵێکترا وەکو کوردەواریڵێ بە توندوتیژی کار ناچێتە سەر مەر بە قسەی خۆش لە کون دێتە دەر تا چەند گرنگ ئەم پەندە جێبەجێکەین. واللهی ئەگەر بتوانین و لە واقعی یەکتری تێبگەین لە 100% ئەبێ جێبەجێکەین بەڵام ئەمڕۆ دنیای ئەمڕۆوای لێ هاتووە واقعەکان تۆزێ ونن لەسەر ئاستی خێزانی جەزانی ئەو شتە زۆر باوە بە تاکید زۆر جار گەورەی ماڵ بوون ئەندامانی خێزان قسەی زبر لەگەڵێکرا بەکارێن خوشک و بران یعنی لە یەک دایک و باوە بوون ئامادەیتە ڕێز لە بێگانەیەکەگرێ ڕێز لە ڕفیقێکەگرێ بەڵام ئامادەیتان ڕێز لە خوشەکەیان لە براکەی بگرێت. بە تاکید من ویستمەوە پێشتر بیڵێم بەڕاستی چواردەوە جاران فیلمان تورکیەکان بەڕاستی بێتامی کردوانی ئێمە ئەوەی سەیری فیلم تورکی ئەەکەین بەڕاستی سەیری واقعی ژیانی خۆمان ناکەین. من چەند جار دەوامم هەیە پێشمەرگەم عینە ناو برادرانە چەند جار ئەم قسەمان باس کردووە وتومانە بەعزە فیلم هەیە لە ئێرانیەکان واقعی لەگەڵ ژیانی ماگونجێ بەڵام من چی بکەم سەیرێکی فیلمێکی تورکی بکەم بەڕاستی دنیایەکی پڕ خیانەت و پڕ شتی ناشرین و من هەستەکەم زیاتر دەرەوە وای لە ئێمە کردووە کە ئەوە بەڕێزی و ینی شتەکان بەرە و شتێکی ئاراستێکی خراپ بڕوە ئەگەر بێت و بگەڕێنەوە بۆ دین و بگەڕێنەوە بۆ ئەوەی کە ئێمە مسلمان دینەکەمان چیمان پێبەخشێ بڕواکە هیچ شتێک لەمانە ڕوونادا بەڵام بە تاکید لەوەی کە ئێمە تۆزە لە دین دوور بین تووشێ و غەڵەتان نابین لەگەڵ ڕێزمان بۆ کەناڵەکانیش کەناڵەکانمان هەمویان ینی کەناڵە ئیسلامیەکان ناڵێن بەعام بڵین کەناڵە عیلمانەکان بەڕاستی ئەوان پابەندن بەهۆی ئەو زمانە زبرە و ئەو ڕەوشتە ناشرینی کە هێنانێتە وڵاتی ئێمەوە. هەندێک جار هەندێک کات زمانیشین ئەبێتە هۆی ڕێخستنی دوو کەس یا دوو بنەماڵە یا چەند کەسێک دوو وڵات ئەو کەسانەی کە زیاتر پەرە بەو شائعن تێکەی ئەبێتە هۆی ئارامی لەناو کۆمەڵگایە جەناب کاتێکە کەسێک زمانی شیرینە لە بەرامبەر تویا بەکاردێنێت هەست بە چی ئەەکەی لە ناخەوە؟ دڵخۆشی دڵخۆشی هەروەها ئەمان هەستەکەی کە تۆ کەسێکیت لەناو کۆمەڵگایە خەڵک احترامە دەگرێت تۆش پێویستە بەرامبەر ئەو ئیشە تۆش ڕەدی بیتەوە بە ئیجابیەت بۆی احترامی ئەو کەسە بگریت. ئەگەر مرۆڤەکان بەگشتی لەگەڵێکا زمانیان شیرین بێت ژیانیان بەرەو کوێ ئەچێت؟ بەرەو خۆشی ڕەفاهیەت ئەمان هەتا بۆ ڕۆژ لە ڕۆژان لە بەرامبەری بەڕێستا قسەیەکی زبر زمانێکی زبر بەکار بێت و تۆی ناڕەحەت و دڵشکاو کردبێ. من کابراایکی کاسب بوو دائیمەن کەسی کاسب زمانی شیرین بێت بۆ ئەوەی خەڵک زیاتر ڕابشێ بەلای خۆیان قەت لەو نەبووە ڕۆژێ لە ڕۆژان دڵم لە کەس عاجز بێ و منیش دائیمەن لەگەڵ خەڵکە باشم مناڵەکانیشم وا ڕاهێناوە وەکو خۆ من ئینشاءڵڵا. وەڵای بەخۆ بە زمانی شیرین بۆ بینێ هەموو ئینسانێک هەموو مرۆڤێک هەتا
بەکاری بێنی سپای لێ پەیوەندی مرۆڤەکان خۆشەکە وایە ئەتەبەن ئەسەمە بە لێ خۆش قسە بکەین بە خۆشتنیانە ڕقی وانە قسەی ڕقە بەرامبەر بەکاربێنن و دڵە بشکێنن زۆر هەستە بە چی کردووە وەڵای هەستم بە ئەو بەرەی ناخۆشی کردو کەواتە گرنگە مرۆڤەکان هەمیشە زمان شیرین بن بۆ بەهێزبوونی پەیوەندی نێوانیان زۆر گرنگە بەس ئەمڕۆ لە زروفی ئەمڕۆ ژیانی ئەمڕۆ تۆ دەست گرانە خەڵک هەمووی دەوری مەزبوونی مەشی ساب نییە لەبتی ژیرین بەکەم زۆر هەیە بەکاری نایەنێ زمانی شیرین بەکار نایەنێ زمانی شیرین یعنی هێواشی هێدی هێمنی بەس ئەمڕۆ خەڵک هێدی هێمن نییە وایە ئەگەر زمانمان شیرین بوو لەگەڵ یەکترا ژامە بەرەو کوێ چێ وەڵای بەرەو ئارامی بەرەو خۆشیەچێ بەرەو ئارامی بەرەو خۆشیەچێ ژیان ئەگەر بە گوتوتمان خۆش بێ لەگەڵ یەکا هێدی بن لەسەر خۆ بن ئەزانی شەڕش کۆتایی دێ مشکلە کۆتایی دێت گرفت کۆتایی دێ ئینسانیش خۆش ئینسان خۆشی کۆتایی دێ هەموو شتێک کۆتایی قابلی بیدایەت و قابلی کۆتایی ئەمە شیرینین ئەو شیرینیەیە کە خۆشی و لەزەت بە ناودەمی مرۆڤ بە جەستەی مرۆڤ بە ماعیدەی مرۆڤ دەبەخشێت زۆر جا مرۆڤەکان بۆی تامی دەمیان خۆشکەن بۆی چێژێک وەرگرن پەنا دەبەنە بەر شیرینێکی ئاوا یاخود جۆرەکانی دیکە بەڵام بەداخەوە زۆر جار مرۆڤەکان بۆ ئەوەی کە پەیوەندیان بەهێز بێ لەگەڵ خەڵکا بۆی زمانە شیرین بێ لەگەڵ خەڵکا بۆی لەلای خەڵک خۆشەویست و ڕێزار بن هەوڵ نادەن زمانیان شیرین کەن چونکە شیرینی زمان زۆر لەم شیرینیە بەهێزترە ئەگەر مرۆڤ بێوێت ئەم شیرینیە تەنها سوود بە یەک کەس دەبەخشێت ئەویش خودی کەسەکە خۆیەتی بەڵام زمان شیرینی ئەگەری زۆری هەیە سوود بە وڵاتێ ببەخشێت سوود بە بنەماڵێ ببەخشێت وەک دەوترێ ئاگرێک بکوژێنێتەوە جەنگێک کۆتایی پێبێنێت بۆیە زۆر گرنگە مرۆڤ هێندە زمانی شیرین بێت هێندە زمانی شیرین بەکاربێن لەگە مرۆڤەکانە مرۆڤەکان لەمەوە فێری ڕەوشتی جوان بن چونکە شیرینی زمان شیرینی جگە لەوەی کە پەیوەندی ناو مرۆڤەکان بەهێز دەکات لە ڕووی دەرونیشەوە مێشکێکی ئارام مێشکێکی لەسەرخۆ پەیوەندیەکی نەرمونیان بە مرۆڤەکان دەبەخشێت وا لە مرۆڤەکانەکات لە کێشەی دەرونی و لە گرفت بە دوور بن ئەوە زمانی زبرە زۆر جاوا لە مرۆڤەکانەکات کاریگەری لەسەر عەسابی مرۆڤەکان دروست بێت زۆر جار بەهۆی ئەوەی کە زمانی زبری بەکارهێناوە لەگەڵ بەرامبەرە کاردانەوە دروست بێت کە کاردانەوە دروست بوو زۆر جار کارەسا دروست بێت ئەگەر توێژینێکی ورد بکەین بچینە زیندانەکان بپرسین جەنابێت بۆچی لە زیندانایت بۆچی کارەساتێکی لەدەست قەوماوە بۆ منە مرۆڤێکت کوشتووە لێ پرساڵێت تووڕە بووم تووڕەبوونەکەش لە چیوە بووە بێگومان لە زمانێکی زبرەوە بووە بەرامبەر ئەمی تۆڕاکوور ئەمیش بەرامبەری تۆڕەکوورێتەوە دانەیەکیان کۆتایی بەژێن ئەوی دیکیان هێناوە بەڵام ئەو مرۆڤانێکی هەمیشە زمانیان شیرینە کە هێمن و لەسەر خۆن بەدڵنیاییەوە کونجی زیندانەکان جێگەیان نییە بەهۆی زمانیانەوە ناچنە زیندانەوە بەڵکو بەهۆی زمانیانەوە لە لای خەڵک خۆشەویست و ڕێزارە بن لە لای خەڵک پەیوەندیەکانیان بەهێزە بێت ئیش و کاریان ئاسانتر ئەڕوا لەو کەسانەی کە زمانیان زبرە زمان شیرینی زۆر گرنگە بۆ مرۆڤ دەبا هەومان زمانمان شیرین بێت کوردەواریش دەڵێت بە توندوتیژی کار ناچێتە سەر مار بە قسەی خۆش لە کون دێتە دەر وەڵا زمان شیرین زۆر گرنگە بۆ بینی مرۆڤەکان ئەگەر مرۆڤ لە بینی یەکترا زمانی شیرین نەبێ هیچ شتێکی بۆ ناکرێ ئەنجا قسەی خۆش و زمانی شیرین زۆر شتێکی جوانە زۆر کارێکی جوانە زمان شیرینی چی بە مرۆڤەکان دەبەخشێت وەڵا چی بە مرۆڤەکان لەیەکتر نزیکە کاتەوە شتێکی باشە زۆر زۆر چاک شوکاران باشترە ڕوا لەلایەک خۆشەویستە بن لەیەک خۆشەویستە بێ ئیشکاران باشترە ڕوا شتێکی باشە زۆر شتێکی باشە قەت هەبووە بەهۆی زمانی زبرەوە دڵت بشکێنن ناڕەحەتەکان زبرەوە هەموو کەسێک دڵێکدا ئاز دەبێ هەرەوەڵا زمانی زبر شتێکی زۆرش خراپە زۆر ناشیرنە گرنگە مرۆڤ هەمیشە زمانی شیرین بێ بۆی پەیوەندی لەگەڵ خەڵکا بەهێز بێت ئابێ هەر مرۆڤ هەموو کەسێک زمانی شیرین دەبێ هیچی بۆ ناکرێت لەگەڵ یەکترا هیچی بۆ ناکرێت چەند پێ دوای و کەسانێک کە زمانیان زبرە خەڵکیان لە دوورەکەوێتەوە ئەوەی زمانی زبرە تەمان هەموو کەسێک خەڵکی لێ دوورەکەوێتەوە تۆ ئەگە زمانن شیرین نەبێ زمانی زبر بێ کەس توخن ناکەوێت لەناو خەڵکە ناشین نەبی خەڵک بە چاوی خراپ سیر دەکات جا بۆیە زمانی شیرین زۆر شتێکی باش زمان شیرینی تا چەند گرنگە بۆ پتەوبوون و
بەهێزبوونی پەیوەندی نێوان مرۆڤەکان. قسە شووە دەرناچێت لە برینی گولە چاکە بێتەوە سوسا ڕێژی بێ و پاکە بێتەوە بەڵام بە سۆیە برینی زمان چاک نابێتەوە تا آخر زەمان. ئەم حیزبانی خۆمە ئەو قسە بەوەڵێ ئەو قسە بەوەڵێ مەحنا ئەوە هیچ هەمویان زمانیان زبرە دەبا هەموو زمانی شیرین بێ بزانە کەسێکی بەسەرێت مهم ئەوەیە بەرامبەرەکەت بەو شێوەیە تێبگات تۆ ڕێزی لێگرینە خوانەخواسە لی بترسیان خۆت بەکەم بزانی ئەو بە زۆر بزانین ئەگە زمانن شیرین نەبێ زمانی زبر بێ کەس توخڕین ناکەوێت. زمان خۆی هۆکارێکە بۆ پەیوەندیەوان تاکەکان بەڵام هەتا زمان خۆشتر و کاریگەرتر بێ ئەوە ناو تاکەکانە زیاتر دەرەکەوێت ینی پەیوەندیشی بەهێز دروستە بێ لە ناوان زمانەکانە ئەگەر تۆ ئاسی ڕۆشنبیری و ئاستی پەرەبێدانی زمانە باشتر بێ هەتا پاراوتر بێ هەتا زیاتر بتوانی کەسەکان تێیەکەیت هەتا زیاتر کەسەکان نێو تێیەکەن هەمە هۆکارێکە بۆ پەیوەندیشی کۆمەڵاتی بەهێز پەیوەندی کۆمەڵاتی بەهێزیش لەسەر ئاستی زمان و لەسەر ئاستی بەرە پێشوونی تاکەکانە ئەگەر تۆ بتەوێت کە لە تاکێ تێبگە یاخود تێ پەیوەندیشی بەهێزە کۆمەڵگایە دروست بکەی هەبێ ئاسێکی زمانی بەرزە هەبێت بەڕاستی ئاسی زمانی ئێستا ئاسێکی نزمی هەیە ئاسی ستاندارد نییە هەنێ تاکەیە کە ئاسی ستانداردێکی ئاسی بەهێزی زمانی هەیە واکە کە پەیوەندەکانی بەهێزتر بێت ناو کۆمەڵگایە بەڵام ئەمە شتێکی بچووکە لە ناو کۆمەڵگایە نمونەیەشی بچووکە تا چەند پێت وایە ئەو مرۆڤانەی کە زمان شیرینن ئیشوکارن ئاسانترە ڕۆ ناو کۆمەڵگەیە لە لای خەڵک خۆشەویستن لە لای خەڵک ڕێزدارن خەڵک ئایان خوێنێتەوە خەڵک پرس و ڕاوێزیان پێ دەکات بێگومان ئاسی زمان شیرینی زمان ڕووخۆشی هۆکارێکە بۆی کە لە تاکان و نزیکبییتەوە یاخود پەیوەندیشی بەهێز دروستکەین ناو تاکەکانە ئەگەر تۆ بێت و زمانیشی سادەی کۆمەڵایەتی هینێ نەبێت ئەوە زۆر تاکەیە کە بۆ منە هەر حەز ناکات پەیوەندیشی لەگەڵا دروستکەی ئەو کەسانی کە زمانیان زبرە خەڵک چۆن لێران ڕوانێ ئەو کەسانی کە قسە ڕقن وەکو کوردەواری دەڵا ئەو کەسانی کە دڵی خەڵکەشکێنن کە ڕوشکێنن کە ڕووی خەڵکەشکێنن ئەو کەسانە بێگومان تۆ حەز ناکی پەیوەندیشی گفتوگۆیی دروستکەی لە نێوان کەسێکە لەگەڵ کەسێکە کە ئاسێکی زبری زمانی هەبێت یعنی چەند وشەیەک هەیە لە پەیوەندیە کە بەکارهێنرێت هەر لە خۆتەوە یەکتەوە لە پەیوەندیەکە قەدە بۆ ڕۆژە لە ڕۆژان کەسێک زمانێکی زبرە لە بەرامبەر بەکاربێنێت و دڵی تۆ بشکێنێت بێگومان ئێمە ڕۆژانە وەکو تاکێکی کۆمەڵگە هەموو کەس ئاسی زمانی بەرامبەر بەکارهێنێت ئاسێکی بەرز یاخود ئاسێکی نزم یاخود بە شێوەیەکی کاریگەر قسەیەک هەیە لەگەڵ تا بکرێ یاخود نەکرێ ئەمە هەموو ڕۆژان دوو شێ و شتان نابین و حاڵەتان نابین زمان زبری تا چەند کاریگەری لەسەر حەسابی مرۆڤ هەیە تا چەند کاریگەری لەسەر بڕیاردانی هەڵە هەیە بەڵێ بێگومانەوە بڕیاردانی ینی ئەگەر تۆ بتەوێت لەگەڵ کەسێکە پەیوەندیەکە و کەم کەیتەوە ئەو کەس هاتوانێت بە زمان زبری پەیوەندێکی کەم بکات یاخود بەهێزی بکات ئەمە بەڕووخۆشی مهرەبانی و ئەوانە بێت کە بتەوێت پەیوەندەکە لەگەڵ یەشەکە تۆکمە بکەیت ینی ئاسی زمانی ئاسی زمان بەکارهێنیت بۆ ئەوەی کە پەیوەندیشی بەهێز بێ یاخود لاواز بێ هەمومان تووشی ئەو حاڵەتەشە بینە کۆمەڵگایە بێگومان کۆمەڵگەیشی کراوین کۆمەڵگەیشی کوردی کراوین ئەو حاڵەتانی هەرتیان ڕۆیە زۆر کاریگەری هەیە لە هەموو بارەکانی ژیانە زمانی شیرین بێ علاقاتی زۆر خۆشەوێ لەگەڵ هەموو ئینسانێکە لەگەڵ چاک یا خراپ زۆر جار خراپەکەش ناتوانە بۆی کە تۆ زمانی شیرینە خراپۆی لەگەڵا بکە بەسەکە زمانە زبر خراپێ کابرای خراپ ڕۆژی هەلێ بۆیانێ کارێت تێکا ئیشی خۆی بۆکە زمان شیرینی وا لە مرۆڤەکانەکە پەیوەندیان بەهێز بێ لە لای خەڵک خۆشەویست بن تاکید وایە بەڵێ ئەو کەسانی کە زمانیان زبرە ئەو کەسانی کە قسە ڕقن ئەو کەسانی کە ڕووی خەڵکەشکێنن ئەمانە خەڵک چۆن سەیرانەکە وەڵاهی خەڵک خەڵیان لیان دوورکەوێتەوە زمانی ڕق بەزەکە زۆر جاکە زمان ڕقەکە حەق بێ ئەوی هەلێک لە کات و جێگی خۆیان بێ جەناب قەدە بۆ ڕۆژە ڕۆژان ڕوشکێنە بکەن دڵە بشکێنن بەهۆی زمانی زبرەوە بەڵێ هەستە بەچێکە ناخۆشە زۆر سامن زەلامێک تقریبان 12 ساڵ لەمە پێش ئەوە بۆ ێژێڕمەشتێکی خۆش و بەلای خۆمەوە تقریبان لە بەریتانیا بووم علاقاتم قسەیەکی ناخۆشی پێوتم من تەحملم کرد هیچم نەوە لەبەری لە ماڵا بێکەوە ژیان تم جۆمێرێ قەی ناکە هەچەنە هاو بەڕێگا هاو تۆواو پێوتم هیچمان نەگەڵ بۆ پڕی چاکەشمان لەگەڵێ هابوو چوار پێنجێ بوون لە خانوێکە والحاصل زەمان ڕۆشت و هاو دوای تقریبان دوای 8 ساڵ 9 ساڵ کە من گەڕامەوە 2005 وێرە
ئەو پیاوان لای خانەقای خوارەوە بین خانەقەی بەلای خای ئا بە ڕووم هاو تی کاگەمە گیان گردم ئازا کە داوای لێبوردی لێکم وەختی خۆی وام کرد زمانم باش نەبوو لەگەڵ توە کۆرەتم تۆ ئاوات لەگەڵ منە ئاوای زمانی گردنی ئادابێت دەجار واتە زۆر مهمە ئەو زمانە بە شێوەیەکی باش بەکاربێن تاچیت لێرەوە چی بەو کەسانە ئەڵێ کە زمانیان زبرا وڵای من ئەویان پێڵم هیوادارم بەخوایان نابچنەوە هەوڵ بن چاک من لەگەڵ بەرامبەرەکانیانە تێ هەچ کەسێ بێ زمانیان شیرین بێ بۆ ئەوەی علاقاتی خۆیان خۆش بێ لەگەڵ خەڵکە لەبەرەوەی تۆ ئەگەر زمانە زبرێ ڕۆژ بە ڕۆژ خەڵکی لێ دوورەکەیتەوە لێ تۆ هەست بە تەنیاییەکەی لە گۆشەگیریە بی خەڵک علاقاتی لەگەڵ تەکانە لێ دوورەکەونەوە بەڵێ تاچیت ئەزانی لە ڕووی دینیشەوە زمانی شیرین پاداشتی لەسەرا چکم تۆ ئەو زمانە شیرینە بەوەی زمانی شیرینەوە زەردەخەنە بە لێوی خەڵکە بەخشید وا لە خەڵکەکەی دڵخۆش بن وا لە خەڵکەکەی بەختەوەرن ئەزانی ئەمە پاداشتی لەسەرە بەڵێ 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 ئینشاءڵڵا پیامبەر صلی الله علیه و سلم فەرمێ کەلیمەی چاک خێر سەدەقەیە هەر کەلیمەیەک چاک خێر سەدەقەیە بۆ نووسێ زمانی شیرین تا زمانی شیرین باشە بەس لەم ڕۆژەیە عەزیزێدا زمانی شیرین عەزیزێدا بۆ دڵی صاف بێ و زمانی شیرین بێ تر خۆی عەزیزێ بێ ئەو بەشەرە خۆی عەزیزێ بێ باشە زمانی شیرین پەیوەندی نێوان مرۆڤەکان بەرەو کوێیە بە بەرەو باشیە بە ئەگەر بڵین بە زمانی شیرین بەرەو باشیە بە ئینشەڵڵا وەکو بزانم بەس بۆ خۆی بڕوا ناکەم بەخواوە ئەوەش بێت ئەو باشش بێت هەوڵ بە هەمیشە زمانە شیرین بێ قەیچەکە خۆی دڵ شەردە کابرا زمانی شیرین بێ لەسەرەوە لە ناوەڕاقی باسی واکەین کە ناو دەرەوەکو یەک واوێن باسی دووڕێتی ناکەین باسی دووڕێتی ناکەین زمان شتێ بڵێ و دڵ شتێکی کا بڵێ بڵێ سەرکەوتووە بێ دایم باس لە پاکی ئەەکەین باس لە ئەسڵەکەین بەس ئەسڵ و پاچی دایم سەرکەوتووە کەواتە پەیوەندی نێوان مرۆڤەکان تا چەند پێدەوا بەرەو پەیوەندێکی باش و بەهێزێ بە زۆر ئەو کەسانەی کە زمانە شیرینە لای خەڵک خەڵک چۆن باسییان نەکەن بە باش قسە تاوان قسەیانەکە هەڵە خۆشێ ئەی تاوان خۆشی ئەی تۆ کابرا تووڕە بێ یان عەسەبی یان شتێ بێ بنوعش کەسێکی کابرا زمانی شیرین بێ و قسەی خۆش بێ و بەناخی دڵی وانی تاو کابرا تاوان خۆش دێ هەر خۆت بۆ خۆت خۆش دێ و تەماناکە هەر لایشی بیت قسەی خۆش کەواتە ئەتوانین بڵین زمانی شیرین پەیوەندی نێوان مرۆڤەکان بەرەو پەیوەندێکی تونوتۆڵ و بەهێز و خۆشەویستیە بە بەڵێ شیرین بە وەکو هەنگوین نەرم بە بە چەشنی ئاو هێمن بە وەک شنەبا تاکو بخرێتە سەرچاو ژیان ساتێکی کورتە نامێنێ و ئەبڕێتەوە خۆشبەختی بۆ ئەو کەسەی دڵێک ناشکێنێتەوە